سڵاوی خۆی گەورەتان لێبێ قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە وانەی سێمی کیمیایی پۆلیدا دێینەوە لاتان. هیوادارم کە وانەی دووەمی کیمیایی جوان مڕاجعەت کرد بێت و بابەتەکانت بتخوێن بێتەوە. اینجا بێتە سەر وانەی سێهەم. وانە بە وانە هەر کە سەیری دەکەی جوان مڕاجعەی دەکەیتەوە. اینجا وەرە سەر وانەی دواتر. لە وانەی دووەمدا ئێمە باسمان لە مادە کرد. گوتمان مادە دەکرێت بە دوو جۆر مادەی خاوێن و ناخاوێن. دواتر گوتمان خاوێن پێک دێ لە توخم و لە ئاوێتە و ناخاوێن کە تێکەڵە پێک دێ لە دوو بەش تێکەڵی چونیەک و ناچونیەک و بە تەفاسیلی جیاوازیمان کردن. لە دەرسی ئەوڕۆماندا لە کەرتی سێم لە بەندی یەکەمی کیمیای پۆلیدا باس لە توخمەکان و خشتەی خولی دەکەین. توخمەکان و خشتەی خولی. بەر لەوەی ئەمن بێ بەسەر بابەتەکەی پێم خۆشە ڕوونکردنەوەیەکرد بدەمێ لەسەر خشتەی خولی. بابزانن خشتەی خولی چییە؟ لەبەرەوەی تۆ یەکەم جارە لەوانەیە ئاوە بە تەفاسیل بچێنە و کیمیاوە سیر کە خشتەی خولی خشتەیەکە لەو شێوازەی کە پێک دێت لە 18 کۆمەڵە و 7 خول. بەو شێوازەی بەو ستونەی کە لەسەرەوە بۆ خوارەوە دێت پێی دەگوترێت کۆمەڵە. ئەوە پێی دەگوترێت کۆمەڵە. پێی دەگوترێت کۆمەڵە کە خشتەی خولی پێک دێت لە 18 کۆمەڵە. پێک دێت لە 18 کۆمەڵە. کەواتە لە خشتەی خولیدا بەستون دەگوترێت چیت؟ کۆمەڵە. بەنمونە لیثیۆم و سۆدیۆم. ئەوانە بۆ لە یەک کۆمەڵە دانراون کە دواتریش بە تەفاسیلی باسی دەکەین لەبەر ئەوەی ڕەوشتەکانیان لە یەک نزیکە. لەبەر لێک نزیکی ڕەوشتەکانیان ئەوانە لە کۆمەڵەی یەک دانراون. بۆ منە لیثیۆم، سۆدیۆم، پۆتاسیۆم، ڕۆمیدیۆم. ئەوانە لەبەرەوەی ڕەوشتەکانیان لێک نزیکە بۆیە لە یەک کۆمەڵە دانراون. ئەوە بەڕیزبوونی ستونی دەگوترێت کۆمەڵە. بەڕیزبوونی ئاسۆیی بەو شێوازە لەو سەرەوە بۆ ئەو سەر پێی دەگوترێت ئەوە پێی دەگوترێت خول کە ژمارەشیان 7 خولە. 1 2 3 4 5 6 7 خول. ئەوەشیان 7ە. کەوابێ خشتەی خولی پێک دێت لە 18 کۆمەڵە و 7 خول. ئاگادار بە ئێمە لە خشتەی خولی سێ جۆر توخممان هەیە. یا کانزایە، یان ناکانزایە، یان نیمچە کانزایە. بابزانین کانزاکان چین؟ ئاگادار بە ئەو هێڵەی کە جیای دەکاتەوە ئەوەیان نیمچە کانزان. ئاگادار بە ئەوەندەیان نیمچە کانزایە. کانزاکان دەکەونە لای چەپی خشتەی خولی. لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی. کانزاکان دەکەونە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی. و ناکانزاکان دەکەونە لای ڕاستی خشتەی خولی. ئاسیرکە کانزاکان دەکەوێتە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی. ناکانزا دەکەوێتە لای ڕاستی خشتەی خولی. لە نێوان کانزا و ناکانزا ئەو توخمانەمانەیە کە پێی دەگوترێ نیمچە کانزا. ئەگە سەیری بڕۆ سەیری کتابەکەت کە لاپەڕە 122 کیمیا خشتەی خولی تێدایە. ئاگادار بە لێرەدا هەموو توخمەکان وێنەکراون. ئەها بۆ نمونە دەڵێ ئەو ڕەنگە مێتاڵەکانن، کانزاکانن. بەنمونە ئەوەیان دەڵێت سیمی مێتەڵ، یعنی نیمچە کانزاکانن. ئەوانە نیمچە کانزاکانن. ئەوانە نەن مێتەڵ، ناکانزاکانن. ئەوانە ناکانزاکانن. لە دامێنی خشتەی خولی لە بەشی خوارەوەی خشتەی خولی ئاگادار بە ئەو دۆمان هەیە کە پێی دەگوترێت لامفاناید و ئەکتیناید. لامفاناید و ئەکتیناید. ئەوە لامفانایدە، ئەوەش زنجیرەی ئەکتینایدە. ئەوانە بۆ لێرە دانراون. ئاگادار بە تاکە هۆکاری ئەو دوانە کە لێرە دانراون بۆ ئەوەی بەشی خوارەوەی خشتەی خولی بەو شێوازە درێژ نەبێتەوە تەنها بۆ جوانکاری خشتەی خولیەکەیەتی. ئەگەرنە هیچ هۆکارێکی عیلمی نییە بڵێ لەبەر ئەو هۆکارێ. سیرکە ئەلێرە لە دوای 56 کە 57 دێتە ئێرە لێرەوە دەست پێ دەکات لە هەفتاویەکی کۆتایی پێدێ لامفاناید. ئەکتینایدەکان لە 89 دەست پێ دەکات و لە 103 کۆتایی پێدێ. گوتمان بۆیە دانراوە بۆی بەشی خوارەوەی خشتەی خولی پان نەبێتەوە. اینجا سیرکە
یەکە و ڕیز کۆمەڵی یەکەم چی پێ دەگوترێت زۆر گرنگە و لە کیمیای 11 و 12 هەتا کۆتایی ئەتوو ئیشت پێ دەبێت کۆمەڵی یەکەم پێی دەگوترێت کانزا ئەلکالیەکان ئەوەیان پێی دەگوترێت کانزا گڵیا ئەلکالیەکان ئەو پێی دەگوترێت کانزا گڵە ئەلکالیەکان یان کانزا زەمینی ئەلکالیەکان کۆمەڵە یەکەم پێی دەگوترێت کانزا ئەلکالیەکان لە لای خۆت یەڵڵا یەکسەر بینووسە لا 122 بکەوە لەسەر خشتەی خولی لێ بنووسە کۆمەڵە یەکەم کانزا ئەلکالیەکان کۆمەڵەی دووەم کانزا گڵیا ئەلکالیەکان اینجا وەرە کۆمەڵەی حەفدا پێی دەگوترێت هاڵۆجینەکان ئەوانە گرنگن کە دواتر ئیشت پێ دەبێت کۆمەڵەی هەژدە پێی دەگوترێت گازە خانەدانەکان ئێستا ئێمە خشتەی خولیمان پێ ناساندی ئەوە وەکو زانیاریەک بۆ هەموو ساڵەکەی و بۆ قۆناغەکانی دواتریش ئیشت پێ دەبێت بۆیە ڕوونکردنەوەیەکمان لەسەر پێداین ئێستا دێین دەست بە بابەتەکەی خۆمان دەکەین کەرتی 3 بۆ 1 ئێمە باس لە توخمەکان دەکەین بەر لەوەی باس لە هەر شتێک بکەین با بزانین توخم چییە پێناسەی توخم چییە توخمەکان یەکەمیان توخمەکان مادەی خاوێنن ناتوانن بە ڕێگەی کیمیایی ئاسایی لێک هەڵبوەشێت هەر توخمە و ڕەوشتی تایبەت بەخۆی هەیە کەواتە توخمەکان مادەی خاوێنن کە ناتوانێت بە ڕێگای ئاسایی کیمیایی لێک هەڵبوەشێت هەر توخمە و ڕەوشتی تایبەت بەخۆی هەیە اینجا ئاگادار بە ئەو توخمانەی کە ڕەوشتەکانیان لێک دەچێت لە یەک ستون دانراون لە یەک کۆمەڵە دانراون کە دواتر باسی دەکەین بە تەفاسیلی پێشەکێک لەسەر خشتەی خولی ئاگادار بە لە خشتەی خولی هەر چوار گۆشێک کە هەیە ئەگە سیرکەی ئەوە خشتەی خولیە هەر چوار گۆشێک کە هەیە ئێستا لەناو ئەو چوار گۆشەیدا هێمایەکی تێدایە کەوابێ هەر توخمێک لە توخمەکانی کیمیای پۆلیدا سیرکە لێرەدا لەناو ئەو چوار گۆشەی ناوی هێمای توخمەکەی تێدایە هێماکەی چییە ئێچە ناوەکەشی لەژێر خۆیەتی هایدرۆجین سیرکە لەناو خشتەکەی زانیاری ئەو توخمەی بە تەواوەتی دراوە ناوەکەی چییە گرد لە ژمارەکەی چییە بارستە ژمارەکەی چییە هێمایەکەی چییە کەواتە هەر توخمێک لە توخمەکان چوارگۆشەیەکی تایبەت بەخۆی هەیە کە تەواوی زانیاریەکانی ئەو توخمەی لەناودا هەیە اینجا سیرکە هێمای زۆربەی توخمەکان لە ناوەکانیانەوە وەرگیراوە یعنی بەنمونە ئەمە دەڵێن کالیسیۆم CA لە بیدایەتی ناوەکەیەوە وەرگیراوە کە بە ئینگلیزی دەینووسی بەنمونە دەڵێ مەگنسیۆم MG لە بیدایەتی ناوەکەیەوە وەرگیراوە بەڵام هەندێک توخممان هەیە کە لە ناوەکەی ناچێت بەنمونە ئەگە سیرکەی لێرەدا لە کتابەکەیدا نمونەی بە خشتەی داوە بەڵام نمونەی تەنگستن ئێستا تەنگستن ئەگەر بەپێی ئەوەی بادەبووتی بە بەڵام نەخێت تەنگستن هێماکەی دەبلیویە بۆ هێماکەی دەبلیویە لەبەر ئەوەی لە ناوە کۆنەکەی وەرگیراوەکە وڵ فرام بووە لە ناوە کۆنەکەی وەرگیراوە بیدایەتی عەرفی ئەو وەرگیراوە ئێستا سیرکە سەیری خشتەی خولیەکەی بکە کە باسمان کردووە سیرکە تیتانیۆم ناوەکەی لە بیدایەتەکەیەوە وەرگیراوە TI وەرگیراوە تیتانیۆم ئەگە سیرکەی تیتانیۆم TI بەنمونە سکاندیۆم SC سکاندیۆم SC لە بیدایەتی ناوەکەی وەرگیراوە بەنمونە ڤەنادیۆم V هەر توخمێک لە ناوەکەیەوە هێماکەی وەرگیراوە بەڵام هەندێک توخممان هەیە کە وەرنەگیراوە لە ناوەکەیەوە بەنمونە سیرکە تیتانیۆم TA دوو حرفی یەکەم وەرگیراوە بەڵام ئەگەر مامۆستا پرسیارت لێکا بۆ نمونە بۆ تەنگستن
دەبلیوە دەڵێ لەبەر ئەوەی مامۆستا لە ناوە قەدیمیەکەی وەرگراوە لە ناوە کۆیەکە قەدیمیەکەیەوە کۆنەکەیەوە کە وڵ فرام بووە لە دەبلیوی ئەو ناوەی وەرگراوە بۆیە ئاگادار بە توخمەکان لە خشتەی خولی زۆربەیان لە ناوەکانیانەوە هێماکان وەرگراوە بەڵام هەندێکیان دەبێت کە لە ناوە کۆنەکانیانەوە وەرگراوە نمونەیەکی تر بۆ نمونە باریۆم هەسەیر کە BA هێماکەشی لە خۆی وەرگراوە بەڵام بنمونە تەنگستن هێماکەی لە ناوە قەدیمەکەی وەرگراوە کە وڵ فرامە یا بنمونە سیرکە بانمونەیەکی تر کە لە کتابەکەتدا بە خشتەیەکی ناویەتی سیرکە پۆتاسیۆم کەی ناوەکەی پۆتاسیۆمە بەڵام هێماکەی کێیە ئەو کەیە لە ناوە قەدیمەکەیەوە وەرگراوە لە ناوە قەدیمەکەیەوە وەرگراوە یا بنمونە سلڤەر خۆ دەبوو ئێز بە بەڵام نەخێت لە ناوە قەدیمیەکەیەوە وەرگراوە کە هەمووی لە خشتەیەکی خولیدا هەیە ئەوە بەنسبەت ناوەکانیانەوە ئەو تێبینی ئاگادار بە ئاگات لێبێ زۆر گرنگە وەکو پرسیارکردن اینجا سیرکە ئەوەی زۆر گرنگە لێرەدا ئاگادار بە خشتەی خولی کە باسمان کرد پێک دێت لە 18 کۆمەڵە و 7 خول خشتەی خولی پێک دێت لە 18 کۆمەڵە کە بە شێوازی ستون ڕیزکراوە و لەگەڵ 7 خول کە بە شێوازی ئاسۆیی خشتەی خولی گوتمان پێک دێت لە دوو بەش لە کۆمەڵە و لە سوڕ یاخود خول بابزانین کۆمەڵە چیە سیرکە کۆمەڵە دەتوانی بە تێبینی لەگەلای خۆت بینوسی کۆمەڵە لە خشتەی خولیدا توخمەکان بە ستونی ڕووسکراون بینوسە لە لای خۆت لە خشتەی خولیدا توخمەکان ستونی ڕیزکراون کە پێی دەگوترێت کۆمەڵە لەسەر بنچینەی لێکچوون و لێکنیزیکی ڕەوشتەکانیان ئەوە کۆمەڵەیە کە لێرەشدا هەر باسمان کردووە کۆمەڵە توخمی ڕەوشت لێکچوو کە بە شێوەی ستونی ڕیزکراوە لە خشتەی خولی بنمونە کۆمەڵە یەکەم لیثیۆم سۆدیۆم پۆتاسیۆم ڕۆبیدیۆم سیزیۆم فرانسیۆم بنمونە بۆ لیثیۆم لەگەڵ سۆدیۆم و لەگەڵ ئەو جەماعەتەی دانراوە بۆ لەگەڵ کۆمەڵی دووەمدا نەداوە دەڵێ مامۆستا لەبەرەوەی لیثیۆم ڕەوشتەکانی لە کۆمەڵی یەکەم دەچێت کە ئەوانە هەمویان کانزان خولیش ئاگادار بە دووەمیان خول چیە خول یاخود سوڕ ڕیزبوونی ئاسۆی توخمەکانە واتە ڕیزبوونی ئاسۆی توخمەکان پێی دەگوترێت خول کە ڕەوشتە کیمیاوی فیزیاییەکانی بە شێوازێک کە ڕێکوپێک دەگۆڕێت یاخود گەر لە ژمارەکانی لەکەمەوە بۆ زۆر دەچێت لە خولدا تێبینی ئەو دوو کۆمەڵی کە کەوتونەتە بنی خشتەی خولی کە نیشانم دای پێی دەگوترێت لانثاناید و ئەکتیناید بۆ دانراوە بۆ ئەوەی خشتەی خولی پانتر نەبێت لە بەشی ژێرەوەی ئێستا سیرکە ئەوە لانثاناید و ئەکتینایدە بۆ لێرە دانراوە بۆ ئەوەی بەشی خوارەوەی ئەو خشتەی گەورەتر نەبێت کە لانثاناید لە 57 دەست پێ دەکات لە 71 کۆتایی دێت ئەکتیناید لە 89 دەست پێ دەکات لە 103 کۆتایی دێت ئەوە لە بەندی پێنجەمیش بە تەفاسیلی تر دەیخوێنی ڕەوشتەکانی لانثاناید و ئەکتینایدەکان چییە ئینجا سیر کە دەڵێ کام توخمانە هەمان جۆر کام توخمەی هەمان جۆر کار لێک دەکەن کۆمەڵە یاخود خول وەڵام دەڵێ توخمەکانی هەمان کۆمەڵە هەمان کار لێک دەکەن لەبەرەوەی هەمان ڕەوشتانی هەیە ڕەوشتەکانیان لێکەوە نزیکە ئینجا سیر کە ئەوەتە لێرە وێنەی خشتەی خولیمان بۆ هێناوی کە لە لاپەڕە 122 کتابەکەتدا هەیە کە لە پێک دێ لە 18 کۆمەڵە لەسەرەوە بخوارەوە بە شێوازی ستون پێی دەگوترێت کۆمەڵە لە 18 کۆمەڵەیە بۆ لیثیۆم لێرە نییە لە کۆمەڵی دووەم نییە لەبەرەوەی لیثیۆم دەڵێ ڕەوشتەکانی لە کۆمەڵی یەکەم دەچێت کەواتە ستون پێی دەگوترێت کۆمەڵە بە پێی لێکچوونی ڕەوشتەکانی ئاسۆیی پێی دەگوترێت خول ئاستێک کە گەر لە ژمارەکانی لەکەمەوە بۆ زۆر 19 20 21 22 23 24 بەو شێوازە کۆتایی پێدێ لە دوای خۆیەوە دەست پێ دەکات بە پێی زۆربوونی گەر لە ژمارەکانیان ڕیزکراون اینجا جۆرەکانی توخم لە خشتەی خولی هەموو توخمێک لەو سێ سیفەتەیە یا توخمەکە کانزایە یان ناکانزایە یان نیمچە کانزایە سیرکە یان توخمەکە کانزایە یان نیمچە کانزایە یان ناکانزایە توخمەکانی لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی ئەوانە هەر هەمویان کانزان و
ئەو هێڵەی کەمەرەی کە هەردووکیان زیاد دەکاتەوە ئەوە پێی دەگوترێت نیمچە کانزا و ئەو بەشەی تریش کە دەکەوێتە لای ڕاستی خشتەی خولی پێی دەگوترێت نا کانزا کە ئێستا بە تەفاسیلی هەر یەکەیان باز دەکەین یەکەمیان ئێمە باس لە کانزای دەکەین ئاگادار بە ئەوە تا کانزا دەکەویتە لای چەپی کە باس لە کانزای دەکات کانزا دەکەونە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی دەکەوێتە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی نمونەی کانزامان زۆرە کۆمەڵی یەکەم و دووەم و ئەوانەی تر هەر هەمویان یعنی کانزانە زۆربەی تخمەکان لە خشتەی خولی زۆربەیان کانزان اینجا سیرکە کەوابێ کانزاکان دەکەونە لای چەپ و ناوەڕاستی خشتەی خولی سیفەتی کانزاکان چییە؟ ئەوەیان زۆر گرنگە سیفەتی کانزاکان چییە؟ یەکەم ڕەوشتی کانزاکان بریتیە لە گەرمی و کارەبا دەگێنن بەنمونە مس ئەو وایارەی کە ئەتوو کارەبای پێڕادەکێشی ئەوە کانزایە مسە یەکەم سیفەتی چییە؟ کارەبای دەگێنی کەواتە یەکەم ڕەوشتی ئەو کانزانە چییە کە گەرمی و کارەبا دەگێنن هەم گەرمیەکەی دەگوازیتەوە هەم کارەبا دەگێنی بەنمونە مس یا بەنمونە ئاسن گەرمی دەگوازیتەوە کە لەسەر شتێکی ئاگرێکی دانەی گەرمیەکە دەگوازرێتەوە وە کارەباش دەگێنی ئەتوو سەرێکی ئاسنەکەی بە پلاکێکی بە تەزووی کارەبا بگەی وارێک سەرچاوەیەکی کارەبا سەرەکەی تر کارەبا دەگێنێت کەواتە یەکەم سیفەتی کانزاکان گەرمی و کارەبا دەگێنێت دووەمیان بریسکەدان و پڕشنگدانەوەیان هەیە ئەگە سەیری مسکەی یا سەیری زێڕکەی بریسکەی دەداتەوە ئەوە سیفەتی کانزاکانە سێم سیفەت لە پلەی گەرمی ژووردا ڕقن لە پلەی گەرمی ژووردا ڕقن کانزاکان لە پلەی گەرمی ژووردا ڕقن جگە لە زیوە ئەلێرە بنووسە کە دواتریش باسی دەکەین جگە لە جیوە کەوابێ تاکە ناکانزا کە لە پلەی گەرمی ژووردا شلە جیوەیە کەوابێ سێمی سیفەتی کانزاکان لە پلەی گەرمی ژووردا ڕقن جگە لە جیوە ئێجی کە شلە چوارەمی سیفەتیان کتۆک و کوشۆکن واتە دەتوانرێت بکوترێت ئەها بۆ شێوازەی سیرکە ئەو ئەلەمنیۆمە دەکوترێت هەتا وەکو تەبەقەی تەنکی لێ دروست دەکرێت و دەشکشێت ئەو مستەی کە دروست کراوە ئەو وایارەی کە دروست کراوە لێ کشاوە واتە لە کاتی کشاندا ناپسڕێت یاڵا لەگەڵ من بەردەوام بە سیفەتی کانزاکان یەکەمیان گەرمی و کارەبا دەگێنن وەکو مس وەکو وایار ئەو وایارە کە مسی تێدا دووەمیان کە گوتمان یەکەمیان گەرمی و کارەبا دەگێنن دووەمیان توانای کوتان و کشانیان هەیە سیفەتی کانزاکان چییە؟ یەکەم سیفەتی کانزاکان ئەوەیە کە گەرمی و کارەبا دەگێنن وەکو ئەو وایارێک کە ئەتوو بۆ کارەبا ڕاکێشانی بەکاردێنی طبعا کارەبا دەگەین ئەگەر ناخۆت و چیشت پێدایە کەواتە یەکەم سیفەتی کانزاکان گەرمی و کارەبا دەگێنن دووەم سیفەت بریسکەدان و پڕشنگدانەوەیان هەیە بەنمونە زێڕ کە تو سەیری زێڕی دەکەی دەبریسکێتەوە کەوابێت دووەم سیفەتی کانزای بریسکەدان و پڕشنگدانن سێمیان لە پلەی گەرمی ژووردا ڕقن جگە لە جیوە ئێجی زۆ گرنگە دەڵێ مامۆستا دەهێنێتەوە دەڵێ کام لەمانە کام لەم کانزایانە لە پلەی گەرمی ژووردا شلە جیوە بەس جیوە شلە ئەوەی تر هەر هەمووی ڕقە چوارەمیان کتۆک و کوشۆکن واتە دەتوانێت بکوترێ دەتوانێت بکشرێت کە دەتوانی هەسێکە مس کاتێک دەکشتێ ئەو وایارەی لێ دروست دەکرێت کە بۆ گەیاندنی کارەبا بەکاردێ و سیرکە کاتێک سیفەتی کشانی هەیە دەکشێت کانزاکان یا بەنمونە ئەو تەبەقەی ئەلەمنیۆم کە دەیکوتەری هەتا وەکو تەبەقەیەکی تەنکی ئەلەمنیۆمی لێ دروست دەکرێت کەواتە ئەو چوار سیفەتەی هەیە کانزاکان اینجا سیرکە بەچوو دەست پێ بکە یاڵا ناکانزا ئەوانە هەر ئەو سیفەتانەی کە لە کانزاکاندا هەیە عەکسی بکەوە دەبێتە ناکانزا یعنی پێویست ناکە ناکانزاش دەرخکەی بەنمونە دەڵێ گەرمی و کارەبا دەگەینی ناکانزا عەکسی وێ گەرمی و کارەبا ناگەینی توانای بریسکەدار و پڕشنگدانەوە هەیە توانای بریسکەدار و پڕشنگدانەوەی نییە کتۆک و کوشۆکە کانزا ناکانزا کتۆک و کوشۆک نییە بەو شێوازە بەس سیفەتەکانی عەکس دەکەیتەوە اینجا سیرکە ئەوە باسی کانزامان کرد
اینجا هەندێک ڕەوشتی کانزاکان باز دەکەین. ئاگادار بە جیوە کە باسم کرد هێماکەی ئێجیا لە پلەی گەرمی ژووردا شلە. گوتمان تاکە کانزا کە لە پلەی گەرمی ژووردا شل بێ بریتیە لە جیوە، ئەوەی تر هەمویان ڕقن. تەنگستن کە گوتمان هێماکەی دەبلیوە بۆ گوتمان تیریە لەبەرەوەی لە ناوە قەدیمەکەی وڵفرامیەوە وەرگیراوە کە ئەڵمانیا. تەنگستن لە پلەی شلبوونەوەی لە هەموو توخمەکان بەرزترە. ئەگە گوتی کام لەم توخمانە پلەی شلبوونەوەی لە هەمویان بەرزترە دەڵێ تەنگستن. اینجا کۆمەڵی یەکەم نەرمن و دەتوانرێت بە چەقۆ ببڕێن. کۆمەڵی یەکەم کە کانزا ئەلکالیەکانی پێدەگوترێت نەرمە کە ئەتوو بتەوێت دەتوانی بە چەقۆ بیبڕی وە زۆر خێرا لەگەڵ ئاو کارلێک دەکەن. ئاگادار بە بەنمونە سۆدیۆم یەک دڵۆپە ئاوی پێ بکەوێت یەکسەر دەتەقێتەوە، یعنی بە سەریعی کارلێک لەگەڵ ئاودا دەکات. کۆمەڵی یەکەم لەگەڵ ئاودا کارلێک دەکەن، بۆیە زۆر جار لەگەڵ هەواشدا کارلێک دەکەن، بۆیە کۆمەڵی یەکەم لە ناو نەوتدا هەڵدەژیرێت، لە ناو نەوتدا هەڵدەژیرێت. اینجا سەیری ئێرەکە کرۆمی هێناوە دەڵێ کرۆم زۆر سەختە، واتە سەختە و ناشکێت، بەڵام مەنگەنیز یا بیزمۆت مەنگەنیز یا بیزمۆت ئەگە بۆ نمونە بیزمۆتەکە بی ئایا ناسکە و زوو دەشکێن، ئەو دوانە زوو دەشکێن، مەنگەنیز و بیزمۆت. ئەی کرۆم سەختە. ئاسن و مس کتۆک و کوشۆکن کە دەتوانی تەبەقەی تەکی لێ دروست بکەیت. اینجا کانزاکان بریسکەی زیوی بەرەو خۆڵەمێشیان هەیە، بەڵام زێر زەردە و مس سوورێکی قاوەیی باوە کە ئێستا بە تەفاسیلی زیاتر باسی مس دەکەین. مس زۆر گرنگە، کۆمەڵێک سیفاتی گرنگی هەیە. بابینە سەر مس، بابزانین مس سیفەتەکانی چیە، ڕەوشتەکانی چیە هی مسی. ئاگادار بە یەکەمیان ڕەنگی سوورە و بریسکەی کانزایی هەیە، ڕەنگی سوورە و بریسکەی کانزایی هەیە مس. دووەمی سیفەت کتۆک و کشۆکە. بۆ کتۆک و کشۆکە لەبەرەوەی کانزایە، چکە هەموو کانزاکان کتۆک و کشۆکن. سێمی سیفەت لە سروشدا بە شێوەی کان هەیە، وەکو کلۆپایرایت و مالاگایت. ئاگادار بە ئەتوو ئەگە بتهەوێ بست دەست بکەوێ، بس بەو شێوازە نیە، یعنی بە شێوازی خاوێن بڵێ یەکسەر بس نەخێر، بە شێوەی کۆمپلێکسێ ئەتوو دەتوانی بە چەند ڕێگایەکی کیمیایی ئەو بسەی جیا بکەیتەوە. ئەگەر نا بس بە تەنها نییە، لەکانە بەردەکاندا بە شێوازی کۆمپلێکسەیە کە ئەتوو بە چەند ڕێگایەکی کیمیایی دەتوانی ئەو بسەی جیا بکەیتەوە، یعنی بە ئاوێتە هەیە بس. ئاگادار بە بس بە ئاوێتە هەیە، بە تەنها نییە لە سروشدا. اینجا بەگەرمکردن ئاگادار بە لەگەڵ ئۆکسجین یەک دەگرێت و ئۆکسیدی مس پێک دێنێ، بەنمونە CuO کە گەرم دەکرێت یەک دەگرێت لەگەڵ ئۆکسجین ئۆکسیدی مس پێک دێنێ کە ئۆکسیدی مسی یەکی و دوانیمان هەیە، دواتر لە بەندی حەوتدا دەیخوێنێ. اینجا لەگەڵ گۆگرد و کۆمەڵی حەفدە لە لای خۆت بنووسە، زۆر گرنگە بۆ وەرزی دووەمیش ئیشت پێ دەبێت. کۆمەڵی حەفدە پێی دەگوترێت هالۆجینەکان، کەوابێ مس لەگەڵ گۆگرد و هالۆجینەکان یەک دەگرێت. و هەروەها ئاگادار بە ئەو چینە سەوزەی دەوری مس دراوە، هەندێک جار مس بە شێوازێکی سەوز باوە، یعنی هەندێک ڕەنگی سەوز کەسک دەگرێت. ئەوە چیە؟ ئەو هۆکاری ئەوەیە لەگەڵ ئۆکسجین یا لەگەڵ دوان ئۆکسیدی کاربۆن یا لەگەڵ گۆگرد یەکی گرتووە. ئاگادار بە هۆکارەکەی ئەوەیە کە لەگەڵ ئۆکسجین یا دوان ئۆکسیدی کاربۆن یا لەگەڵ گۆگرد یەکی گرتووە. یاڵا سیفەتەکانی مس ئاگادار بە یەکەمیان سوورە و بریسکەی کانزاییە، دووەمیان کتۆک و کشۆکە. ئەو خاڵەشمان باس نەکرد، عەفوەن پلەی شیلبوونەوەی. ئاگادار بە مس لە چەندی شیل دەبێتەوە، ئەگەر مسێکت ئەو مسێکە ئەتوو مسێکت پێ دەتەوێت شیلی بکەیتەوە، لە چ پلەیەکی شیل دەبێتەوە 1083 لە 1083 شیل دەبێتەوە. و ئەگەر چ کاتێک دەست بە کوڵان دەکات لە 2567 پلەی سیلیس دەست بە کوڵان دەکات. خاڵێکیان لەگەڵ ئۆکسجین یەک دەگرێت و ئۆکسیدی مس پێک دێنێت، خاڵێکی تریان لەگەڵ گۆگرد و کۆمەڵی حەفدە یەک دەگرێت. ئەو مسەی کە ڕەنگێکی کەسک باوی هەیە، سەوز باوی هەیە، هۆکارەکەی چیە؟ دەڵێن لەگەڵ ئۆکسجین یا دوان ئۆکسیدی کاربۆنیا لەگەڵ گۆگرد یەکی گرتووە. ئەوە سیفەتەکانی مس بوو. ئەوە تا ئێستا باسی کانزامان کردووە. دووەمین خاڵ کە ئێمە دەین باس لە چ دەکەین؟ باس لە ناکانزایی دەکەین.
دەستی خۆت بشەوەش پێی ها دەست بەلەبەرکردنی خاڵی ناکانزایەکەی هەر ئەو خاڵانەی کانزای عکسکەوە سیرکە زۆربەی ناکانزاکان ئەوە زۆر گرنگە زۆربەی ناکانزاکان لە پلەی گەرمی ژووردا گازن زۆربەی ناکانزاکان لەوانەیە مامۆستا بینێتەوە زۆربەی ناکانزاکان لە پلەی گەرمی ژووردا گازە شلە ڕەقە زۆربەیان گازن و وەکو فلۆر کلۆر ئۆکسجین نایترۆجین یا کۆمەڵی حەفدە کە پێیان دەگوترێت گازە خانەدانەکان و ئاگادار بە لە دۆخی ڕەقیشمان هەیە و لە دۆخی شلیشمان هەیە تاکە ناکانزا کە لە دۆخی شلی دابێت تاکە ناکانزا لە دۆخی شلی دابێت ئاگادار بە بڕۆمە بڕۆ تاکە ناکانزایە کە لە دۆخی شلی دابێت کەوا بێکە مامۆستا هێنایەوە لە ناکانزاکاندا کام لەمانە لە دۆخی شلیدایە بڕۆم فلۆر کلۆر یۆد بڕۆم تاکە ناکانزایە کە لە دۆخی شلیدایە اینجا ناکانزاکان گەرمی و کارەبا ناگەێنن گوتم کانزا دەیگێنی ناکانزا نایگێنی و هەروەها ناکانزاکان کتۆک و کشۆک نین واتە ناتوانانی بیکوتی تەبەقەی تەنکی لێ دروستکەی و ناتوانانی بیشی کشێنی بۆیە ئەو سیفەتەیان نییە هەندێک توخمی ناکانزا بە شێوەی ڕق هەیە وەکو کاربۆن سیلینیۆم گۆگل یۆد تەبعەن ئەوە ناکانزای تریشمان هەیە بەڵام لە کتابەکەیدا هەر باسی ئەوەندەی کردووە کە لە دۆخی ڕقیدایە ئەو خاڵەیان زۆر گرنگە ئاگادار بە ناکانزا بڕۆ تاکە ناکانزایە کە لە دۆخی شلیدایە پێشترش باسم کرد تاکە کانزا کە لە دۆخی شلی دابێت تاکە کانزا لە دۆخی شلی دابێت چ بوو جیوە بوو کە لە دۆخی شلی دابوو ئەی تاکە ناکانزا کە لە دۆخی شلی دابێتە بڕۆ ئەو خاڵە زۆر گرنگە سیرکە ئەوە شوێنەکەیە کە لە کتابەکەشی دانراوە یۆد و فۆسفۆر و گۆگرد و کاربۆن تەبعەن فۆسفۆریش یەکێکە لە مادە ناکانزا ڕەقەکان کە لە دۆخی ڕەقیدایە اینجا ئاگادار بە دوو جۆر فۆسفۆرمان هەیە لە کتابەکەی باسی کردووە گرنگە فۆسفۆری سوور لەگەڵ فۆسفۆری سپی فۆسفۆری سوور و فۆسفۆری سپی دوو جۆر فۆسفۆرمان هەیە فۆسفۆری سوور تۆزێکی سوورە کە لە پلەی گەرمی 597 شل دەبێتەوە لە پلەی گەرمی 597 سیلیس شل دەبێتەوە فۆسفۆری سوور ئەی فۆسفۆری سپی ڕەنگێکی میوی هەیە واتە ڕەنگێکی سپیە بەڵام سپیەکەی زۆر وازع نییە تەڵخە هەندێک لە چەندی شل دەبێتەوە لە 44 دەست بە شل بوونەوە دەکات شل دەبێتەوە کە لە هەوا سوکترە بۆیە لە ژێر ئاو هەڵدەگیرێت لە هەوا دەسووتێنێ عەفوەن لە هەوادا دەسووتێنێ بۆیە لە ژێر ئاودا هەڵدەگیرێت کەوا بێ دوو جۆر فۆسفۆرمان هەبوو فۆسفۆری سوور فۆسفۆری سپی فۆسفۆری سپور لە پلەی گەرمی 597 سیلیسدا چ دەبێت شل دەبێتەوە ئەی فۆسفۆری سپی لە 44 سیلیسدا و لە هەوادا دەسووتێ بۆیە لە ناو ئاودا هەڵدەگیرێت کە گوتی کام لەمانە لە ناو ئاودا هەڵدەگیرێن فۆسفۆری سوور فۆسفۆری سپی بەنمونە سۆدیۆم کامەیانە ئاگادار بە فۆسفۆری سپی لە ناو ئاودا هەڵدەگیرێ لە بەرەوەی لە هەوادا دەسووتێت و کارلێک دەکات اینجا تێبینی هەڵگرتنی فۆسفۆری زۆر چالاکە بۆیە بە خاوێنی لە سروشدا نیە فۆسفۆر ئاگادار بە و لە ناو چۆدا هەیە بە یەکگرتووی لەگەڵ کالیسیۆم و ئۆکسجین لە لەشی زیندەوەراندا هەیە ئاگادار بە کە باسمان کرد بە شێوازی کۆمپلێکس هەیە بە چەند عەمەلەیەکی کیمیایی ئەو فۆسفۆرە دەردێت ئەوە باسمان لە فۆسفۆری کرد اینجا ناکانزا دەینە سەر نیمچە کانزا سەیری ئێرەکە با لە وێنەکەی نیمچە کانزات پێ نیشان دەمەوە با خشتەی خولیەکەی بێنمە سەر ئاسەیەکە ئەوە خشتەی خولیەکەیە ئێرە لای چەپ و ناوەڕاستی هەمووی کانزایە ئەمە ئێستا ئەوەشمان باس کردووە ناکانزا ئێستا ئەو چوارە ماوە کە باسیکەین عەفوەن ئەو توخمانە ماون ئەو نیمچە کانزایانە ماون کە باسییان کەین ئێستا باسی ئێمە ئەو نیمچە کانزایانە دەکەین کەواتە هەر لەسەر وێنەکەیەوە نیمچە کانزام تێبگێنە نیمچە کانزاکان دەڵێم دەکەویتە نێوان کانزاکان و ناکانزاکان
صفەتی لە کانزا و ناکانزای دەچی لە مابینی ئەوەیە ئەوە کارەبای ناگەینی کارەبای دەگەینی کانزا کارەبای دەگەینی ناکانزا ناگەینی ئەوە نیمچە کانزایە واتە کارەبای دەگەێنی بەڵام بۆ کانزای نییە تەواوە دەکوترێت و دەکشێت بەڵام وەکو کانزای نییە کەواتە نیمچە کانزاکان بەهێڵێک جیا دەکرێتەوە دەکەوێتە نێوان کانزا و ناکانزاکان کە سیفەتی بەشدارە لە سیفەتی کانزا و ناکانزا کە سیفەتی هەردووکی هەیە لەو ناوەینەیدایە بابزانین ناکانزاکان سیفەتەکانیان چینە سیرکە نیمچە کانزا ئێستا ئێمە ناکانزامان باس کرد نیمچە کانزا چیە دەکەوێتە نێوان کانزا و ناکانزاکان لە خشتەی خولی کەواتە ئەو لایەمان کانزا بوو ئەو لایەمان ناکانزا بوو لە مابینی ئەو دوانە هێڵێک هەیە کە ئەو دوانە جیا دەکاتەوە پێی دەگوترێ نیمچە کانزا ئاگادار بە نیمچە کانزاکان لە پلەی گەرمی ژووردا ڕقن نیمچە کانزاکان لە پلەی گەرمی ژووردا ڕقن لە کانزاکان کەمتر کشۆکن و لە ناکانزاکان زیاتر دەکشێت ئاگادار بە لە ناکانزا چکو ناکانزا هەر سیفەتی کشانی نییە بەڵام کانزا سیفەتی کشانی هەیە نیمچە کانزا یعنی ناوەڕاستی ئەو دوانەیە توانای گەیاندنی کارەبای هەیە بەڵام وەکو کانزای نابێت بەڵام ناکانزا هەر نایگێنێ بەس نیمچە کانزا سیمی مێتەڵەکان لە سیفەتی هەردووکیاندا بەشدارن ئەجا ئەنتیمۆن ئاگادار بە یەکێکە لە توخمە نیمچە کانزاکان بریسکەدارە بریسکەی هەیە کە وەکو کانزاکانە یعنی چۆن کانزاکان بریسکەی هەیە ئەنتیمۆنیش بەو سێوازە کە نیمچە کانزایە و بریسکەدارە اینجا نیمچە گەیەنی کارەبان ئەمن گوتم کانزا کارەبای دەگەینی وەکو ئەو یارێکی ئێمە بۆ کارەبا ڕاکێشانی بەکاردێنین ناکانزا کارەبای ناگەینی بەڵام نیمچە کانزا نیمچە گەیەنی کارەبایە لە ناوەکەی خۆیەوە اینجا توانستی کارەباگەیان دەکەین دەکەویتە نێوان کانزا و ناکانزای دەکەویتە نێوان کانزا و ناکانزای اینجا بابزانین بەکارهێنانی ئەوە گرنگە بەکارهێنانی بەکاردێن لە داوپۆشینی کۆمپیوتەر و ڕەنووسە کاتژمێر و رادیۆ و تەلەڤیزیۆن ئێستا بۆ نمونە ئەو موبایلێک کە ئەتوپێتە ئەو کەڤەرێک کە لە پشتی موبایلەکەتە ئەوە مادەی نیمچە کانزایە بەڵام ئاگادار بە بەتەنهانیە بە شێوازی ئاوێتە هەیە یا بە نمونە ئەو کۆمپیوتەرێک کە ئەتوو بەکارتێناوە ئەو حاسیبەی کە ئەتوو بەکاری دێنی شاشەکە و ئەو دوگمانەی لێ لابەرە ئەوەی تر بەرگە ڕقەکە نیمچە کانزایە بەڵام ئاگادار بە شێوەی ئاوێتە هەیە بەتەنها نییە و بۆ بە شێوەی ئاوێتە هەیە لەبەر ئەوەی زۆر ناسکە بەتەنیا و بەتەنیاش ناگونجێت ئەگەر پرسیارکەی بڵێ مامەستا بۆ نیمچە کانزا بەکارهاتەوە بۆ نمونە بۆ ڕۆکپۆشینی کۆمپیوتەر و ڕەنووسە کاتژمێر و رادیۆ و تەلەڤیزیۆن بۆ کانزا بەکارنایە لە وەڵامدا دەڵێن لەبەرەوەی کانزاکان کولفێکی زیاتریان تێدەچی و گرانترن بۆیە نیمچە کانزا بە شێوازی ئاوێتە بەکاردێت ئەوە سیرکە لێرەشدا وێنەی لە کتابەکەت نیە سیلینیۆم کە ناکانزایە بە شێوەی ڕق دەردەکەوێت کە لەوێدا وێنەکەمان باس کردووە ئێستا ئەمە باسی کانزا ناکانزا نیمچە کانزامان یەک خاڵی تر ماوە کە ئێمە باسی دەکەین ئەویش گازە خانەدانەکانن بەسەریع یەڵا لەگەڵم بە کانزا گەرمی و کارەبا دەگەێنیت بەڵام ناکانزا گەرمی و کارەبا ناگەێنی نیمچە کانزا نیمچە گەیەنی گەرمی و کارەبایە کانزاکان کتۆک و کشۆکن ناکانزا عەکسی ویە کتۆک و کشۆک نییە نیمچە کانزاش سیفەتی ناوەڕاستی هەیە اینجا ئاگادار بە گوتمان تاکە نیمچە کانزا کە دەبریسکێتەوە ئەنتی مۆنە کۆتا خاڵکە باسی دەکەین ئەویش گازە خانەدانەکانە گازە خانەدانەکان ئەها لە خشتەی خولیەکەیدا نیشانت بدەمەوە سەیرێکی بکەوە کۆمەڵەی هەژدە لە خشتەی خولی ئەمەوانە دەگوترێت گازە خانەدان ئەدی تەنیشتی خۆی کۆمەڵی حەوتە چی پێ دەگوترا هاڵۆجینەکان ئاگادار بە زۆر گرنگە لە خشتەی خولی لا 122 بکەوە و یەکسەر لەسەری بنووسە چونکە زۆر گرنگە لە پۆلی 11 و 12 هەر هەمان بابەت ئیش پێ دەبێت ئێستا ئێمە دەین باسی ئەو گازە خانەدانانە دەکەین گازە خانەدانەکان دین بە چەند خاڵێک باسییان دەکەین گازە خانەدانەکان یەکەمیان کەم چالاکن لە کۆمەڵەی هەژدەی خشتەی خولی دانراوە گازە خانەدان بۆ پێی دەگوترێ خانەدان وەکو یعنی وەکو ئەوانەی کە
یعنی بۆی پێی دەگوترێت خانەدان قەدیم خانەدانەکان لەگەڵ پلەنزمەکان و لەگەڵ هەموو کەسێکی چۆن دەڵێ بەنمونە ئافرەتەکانیان هاوسەرگیریان نەکردووە ئەوجا ئەوەش لەگەڵ هەموو توخمێکی کارلێک ناکات کارلێکردنیان زۆر کەمە لەگەڵ توخمەکانی کە بۆیە پێی دەگوترێت گازی خانەدان خۆیان پێ گەورەیە لەگەڵ گازەکانی کە لەگەڵ توخمەکانی کە کارلێک ناکەن بۆیە پێی دەگوترێت گازی خانەدان لەکوێ دانراوە ئێستا پێم نیشاندای کۆمەڵەی هەژدەی خشتەی خولی ئەگە گوتی گازە خانەدانەکان دەکەونە کام کۆمەڵی خشتەی خولی بەنمونە 13 14 15 18 ئاگادار بە شێوازی هەڵبژاردن ئەوەیان زۆر گرنگە یەکەم ئاوێتەیان کە ئامادە کراوە 4 فلۆریدی زینۆن بووە 4 فلۆریدی زینۆن کە دواتر دەیخوێنی فلۆر هێماکەی چۆنە زینۆن هێماکەی چۆنە ئەوانە دەیخوێنی بەڵام کە گوتی یەکەم ئاوێتە کە لە گازە خانەدانەکان ئامادە کراوە چ بووە 4 فلۆریدی زینۆن بووە ئەوەشیان گرنگە وەکو هەڵبژاردە و بۆشایی اینجا لە پلەی گەرمی ژووردا گازە خانەدانەکان گازن وەکو نیۆن و ئارگۆن و کریپتۆن و زینۆن کە ئەوانە لە ڕووناکردنەوەدا بەکاردێن لە ڕووناکردنەوەدا بە تایبەتی بەنمونە زینۆن کە کۆمەڵی ڕووناکەرەوەیە کە زینۆنی تێدا بەکاردێت اینجا ئاگادار بە هیلیۆم کە لە پڕکردنی باڵۆنی ئاهەنگ و کەشدانیدا بەکاردێت چونکە لە هەوا سوکترە یەکێک لە توخمەکانی گازە خانەدانەکان ئەویش هیلیۆم ئەگەر سەیریکەی لە باڵۆن و لە باڵۆنەکان بەکاردێت لە ئاهەنگەکان بۆ لە بەرەوەی بارستەی مۆڵیەکەی لە هەوا سوکترە بۆیە سەر هەوا دەکەوێت دەچێتە سەرەوە و یەکێکە لەو گازانەی کە ئەتوو کاتێک هەڵی دەمیسیت کە گازی هیلیۆم هەڵدەمیسیت دەنگت ناسک دەبێتەوە ئەویش بەهۆی مۆڵە بارستەی وەیە بۆیە ئاگادار بە ئەو چەند خاڵانەش لەسەر گازە خانەدانەکان بزانە ئێستا چەند پرسیارێکمان ماوە لە کۆتاییدا چەند پرسیارێکمان هەیە پرسیارەکان شکار دەکەین و وانەی ئەو ڕۆمان کۆتایی پێدێت سیرکە ئەو کۆمەڵە پرسیارە لەسەر وانەی ئەو ڕۆیە دەڵێت وا پێشبینی دەکرێت کە توخمەکانی کۆمەڵەیەک لە کۆمەڵەی خشتەی خولی ئەمانەی تێدا بێت یعنی توخمەکان یەک کۆمەڵەکان لەم سیفەتەی تێدایە کامەی تێدایە یەکەمیان هەمان بارستەی گەردیان هەیە نەخێر هەر یەکەم بارستەی گەردی جیاوازە یاڵا بڕۆ تەواو بڕۆ هەمان گەرد لە ژمارەیان هەیە نەخێر هەر توخمە و گەرد لە ژمارەی تایبەت بەخۆی هەیە و هەر توخمە و بارستە ژمارەی تایبەت بەخۆی هەیە اینجا هەمان ژمارەی نیوترۆنیان تێدایە نەخێر ژمارەی نیوترۆنیان جیاوازە هەمان ڕەوشتیان تێدایە ئەوەتە ئەوە وەڵام ڕاستەکەی چونکە ئەمن گوتم بۆ توخمەکان لە یەک کۆمەڵدا دەدرێ لەبەرەوەی ڕەوشتەکانیان لێک دەچێت بۆیە هەمان ڕەوشتیان هەیە دەڵێ کام لەم ڕەوشتانەی خوارەوە بە ڕەوشتی کانزاکاندا دەدرێت بابزانین کانزاکان کتۆکی بەڵێ تەواو کانزاکان کتۆکن گەرمی و کارەبا گەیاندن بەڵێ ئەو سیفەتەشیان هەیە ناچالاکی ئایا کانزاکان ناچالاکن نەخێت کەوابێ ئەو سیفەتە سیفەتی کانزای نییە دەڵێ کام لەم ڕەوشتانەی خوارەوە بە ڕەوشتی کانزاکان دانانرێ ئاگادار بە ئەی و بی و دی هەمویان سیفەتی کانزان تاکە سیفەت ناچالاکیە کە بەعکسەوە کانزاکان زۆر چالاکن پرسیارێکی تر دەڵێ کام لەم وتانەی خوارەوە ڕاست نین دەربارەی ناکانزاکان واتە کام لە وتانە ڕاست نییە لەسەر چی لەسەر ناکانزاکان یەکەم ڕەوشتی هەر یەک لە کانزا و ناکانزاکانیان هەیە واتە کانزا ڕەوشتی ناکانزا ڕەوشتی کانزا و ناکانزای هەیە لەسەر ئەو خاڵی دەوەستین و بابزانین ئەوەکانی ترسیە ئەوە گومانمان لێ هەیە ئەو خاڵە گومانمان هەیە لەسەری دەوەستین زۆربەیان لە پلەی گەرمی ژووردا گازن ئەوە تەواوە ئەوە سیفەتی ویە بەس ئەوە دەڵێ ڕاست نەبێت ئەوە ڕاستە ئەوە هیچ کێشەی نییە توانای گەیاندنیان لاوازە بەڵێ تەواوە توانای گەیاندنیان لاوازە ئەو خاڵەش تەواوە ژمارەی ناکانزاکان لە کانزاکان کەمترن ناکانزاکان لە کانزاکان کەمترن بەڵێ ناکانزا لە کانزای کەمترە کەوابێ ئەوەیە ڕەوشتی هەر یەک لە کانزا و ناکانزاکانی هەیە ئەوە ڕاست نییە چ بوو ڕەوشتی کانزا و ناکانزایی هەبوو ئەوە نیمچە کانزا بوو نیمچە کانزا بوو کە ڕەوشتی
ناکانزاکانی هەبوو کانزا و ناکانزاکانی هەبوو بۆیە ئەوە ڕاست نییە کە دەڵێن ڕەوشی هەریەک لە کانزا و ناکانزاکانی هەیە بە هیوای ئەوەی کە سووتان لێ بیری بێت بەخواتان دەستێنین